بە بەشداری 36 کۆمپانیا و ئامادەبوونی 120 بازرگان دووەمین کۆڕبەندی بازرگانی نێوان کۆماری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستان لە هەولێر دەستی بە کارەکانی کرد. کۆنسۆڵی کۆماری ئیسلامی ئێران لە هەولێر ڕایدەگەیەنێت کۆماری ئیسلامی خوازیارە پەیوەندی بازرگانیەکانی لەگەڵ هەرێمی کوردستان فراوانتر بکات. فەرهەنگ، تاریخ و زەمان مشترک بەهۆی ئەو پەیوەندیە مێژووی و کەلتوری و کۆمەڵایەتیە لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستاندا هەیە لە ڕێگەی حەوت مەرج و دەروازەی سنووریەوە ڕۆژ بە ڕۆژ پەیوەندیە بازرگانیەکانی نێوان هەردوو لا فراوانتر دەبێت. کۆماری ئیسلامی ئێران خوازیاری پەرەپێدانی ئەم پەیوەندیانەیە. سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی هەرێمی کوردستان دەڵێت قەبارەی بازرگانی نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران ساڵانە لە نێوان 8 بۆ 10 ملیار دینارە. قەبارەی بازرگانی ئەروی قسان دەکرێت ئەمە دەبینی 1,8 ملیار و 9 ملیار 10 ملیار دەکرێت دەبێ ئەوە بینی هەموو عێراق و ئیران خۆشی بەڕاستی ئەو ڕقەمانش شتێکی زۆر گەورەیەوە و زۆریشی کاڵایەکان وابزانم یعنی لە بۆ سوودی لای ئیرانە کە لە لایوانەوە بێتێرە بۆیە ئەوە بەڕاستی سوودی زۆر بە وڵاتی ئیران هەیە و دیاریشە خەڵکیمە سوودمەند دەبن لەو کاڵاینە. بەرهەمەکانی ئەم کۆڕبەندە بازرگانیە پێکاتون لە بەروبوومی خواردەمەنی و پاککەرەوە و کەلوپەلی پلاستیکی ناوماڵ واش بڕیارە کۆڕبەندەکە بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام بێت. ڕەنجە ڕەحمان، کورتسات نیوز، هاولێر.